هاوڵاتیانی خۆشەویست کەس و کاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە قارەمانەکان ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو لایەکتان پیرۆز بێت. ئەمڕۆ کە یادی ڕۆژی ئاڵای کوردستان دەکەینەوە، تەنها یادکردنەوەی ڕۆژێک نییە لە ساڵنامەدا، بەڵکو ئەمڕۆ نوێکردنەوەی پەیمانە بۆ ئەو هیمایەی کە ناسنامەی بوون، مێژوو، خەبات و ئاواتەکانمان بۆ ئازادی و ژیانێکی سەربەرزانە بەرجەستە دەکات. ئاڵای کوردستان ناسنامە و کۆکەرەوەی گەلی کوردستان و یادیاوەرەیەکی زیندووە. ئەم ئاڵایە شایەتی ڕێگایەکی دوور و درێژی پشودرێژی و خۆڕاگیری گەلەکەمانە. لە ڕۆژانی سەختی خەباتدا لەسەر لووتکەی چیاکان و لە ناو شار و گوندەکاندا ڕۆڵەکانتان ئەم ئاڵایەیان بە بەرزی ڕاگرت و بە خوێنی خۆیان، بە خەباتی خۆیان پارێزگاریان لە مافی مانەوە و ژیانی گەلەکەیان کرد. ئەمڕۆ بە شانازیەوە دەبینین ئەم ئاڵایە لەسەر دامەزراوەکانی هەرێمی کوردستان، لە قوتابخانە و زانکۆکان، لە نەخۆشخانە و ناوەندەکان دەشەکێتەوە. ئەمە بەڵگەی ئەو سەرکەوتنەیە کە بە خوێنی شەهیدان و قوربانیدانی پێشمەرگە و خۆڕاگیری گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە بەدەست هاتووە. کوردستانیانی ئازیز، لە ڕۆژی ئاڵادا پەیامی ئێمە ڕوونە. هێزی ڕاستەقینەی کوردستانیان لە تەبایی و پێکەوەی و یەکڕیزیماندایە. ئەم ئاڵایە هەمومان کۆ دەکاتەوە بە جیاوازی بیرروڕا، سیاسی و ئائینی و هەموو ئەو نەتەوانەی کە لە کوردستان دەژین. لە ژێر سێبەری ئەم ئاڵایەدا دەبێ هەمومان شان بە شان کار بکەین بۆ کوردستانیەکی سەقامگیر بۆ هەموو نەتەوە و ئائین و پێکهاتەکانی کوردستان، دادپەروەرتر و بەهێزتر بەرامبەر بە ئالنگاریەکان، وەفاداری ڕاستەقینە بۆ خوێنی شەهیدان و قوربانیانی گەلی کوردستان تەنها و تەنها بە دروشم نابێ، بەڵکو بە پاراستنی دەستکەوتەکان، بە چەسپاندنی سەروەری یاسا، بە بنیاتنانی دامەزراوەی بەهێز و بۆ خزمەتکردنی باشتری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. گەنجانی خۆشەویستی کوردستان، ئاڵای کوردستان تەنها سمبولی ڕابردوو نییە، بەڵکو ئاڵای داهاتووە. ئەمە پەیامی هیوا و ئومێدە بۆ ئێوە. نیشتیمان پێویستی بە زانست و بە وزە و بە داهێنان و خەونی ئێوەیە. کوردستان بە زانست و زانین، بە کار و کۆشش، بە ئابوووریەکی بەهێز و بە ئاشتی ئاوەدان دەکرێتەوە. لە کاتێکدا بە شانازیەوە ئاڵاکەمان بەرز دەکەینەوە، لە هەمان کاتدا پەیمانی خۆمان بۆ هاوبەشی دەستوری لە عێراقی فدرالی و دیموکراسیدا دووپات دەکەینەوە. ئێمە دەوانەوێت ئەم ئاڵایە هەمیشە پەیامی ئاشتی، گفتوگۆ، پێکەوە ژیان، دراوسەیەکی باش بگەینێت. کوردستان وەک هەمیشە فاکتەری سەقامگیری و هردی لێکتێگەیشتن دەبێت. لەم ڕۆژە پیرۆزەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان دادەنوێنین کە ئەم ئاڵایەیان بە خوێنی خۆیان نەخشاندووە. سڵاو و ڕێز و پێزانین بۆ پێشمەرگە قارەمانەکانمان کە پارێزەری ئەم خاک و ئەم ئاڵایەن. پەیمان دەدەین کە هەمیشە پارێزەری یەکڕیزی و دەستکەوتەکانمان بین و ئاڵای کوردستان بە بەرزی و شەکاوەیی ڕابگرین. بەرز و شەکاوە بێت ئاڵای پیرۆزی کوردستان. زۆر سوپاس.